دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو چەند ڕووداوێکی کوشتن ناو شاری هەولێر ڕوویدا. هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە 3 ڕۆژدا 11 تۆمەتباریان دەستگیر کرد لەسەر تاوانی کوشتن کە 3 تاوانی کوشتن لە شاری هەولێر ئەنجام درابوون و تاوانێکی کوشتنیش لە شاری بەغدا. یەکەم تاوان لە ڕێکەوتی 26 پێنجی 2021 کاژمێر 12 خولەکی نیوەڕۆ تاوانێکی کوشتن لە گەڕەکی ژیان ڕوویدا لە ئەنجامدا. کەسێک بە ناوی دڵشاد ئەنوەر عەبدوڵڵا بە چەخۆ دەکوژرێت بەهۆی بوونی کێشەیەک لەگەڵ دراوسەیەکی. دەست بەجێ هێزەکانی پۆلیسی هەولێر گەیشتنە شوێنی مەبەست و 4 تۆمەتباریان بە ناوەکانی جیم میم کاف و ڕا میم کاف و گاف پا میم و سین پا میم دەستگیر کرد بە پێی مادەی 406 لە یاسای سەردانی عێراقی. تاوانی دووەم لە ڕێکەوتی 27 پێنجی 2021 کاژمێر 12 خولەکی شەو تاوانێکی کوشتن لە گەڕەکی ژین سەر بە ناحیەی دارەتوو ئەنجام درابوو. دوای چوونی هێزەکانی پۆلیسی هەولێر بۆ شوێنی ڕوودا و دەرکەوت کە کەسێک بە ناوی پۆڵا یوسف تەمەن 23 ساڵ کوژراوە دوای بە داچوونێکی تەواو. تۆمەتبار جیم میم سین تەمەن 18 ساڵ دەستگیر کراوە و دەست بەسەر چەکی بەکار هاتوو داگیرا لە جۆری دەمانچە و هێزەکانی پۆلیسی پارێزگای هەولێر ڕادەستی دادگایان کرد بە پێی مادەی 406 لە یاسای سەردانی عێراقی. تاوانی سێیەم لە ڕێکەوتی 28 پێنجی 2021 کاژمێر 4 خولەکی بەرەبەیانی دوای ئاگادارکردنەوەی پۆلیسی هەولێر لە بوونی تاوانێکی کوشتن لە گوندی کۆلک سەر بە ناحیەی شاوێز. دەست بەجێ هێزەکانی پۆلیسی هەولێر چوونە شوێنی ڕوودا و لە لێرە کۆڵینەوەکاندا دەرکەوت کە کەسێک بە ناوی محەممەد ڕەحمان خالید تەمەن 22 ساڵ کوژراوە و لە ئەنجامی لێکۆڵینەوەکاندا تۆمەتباری سەرەکی بە ناوی ڕا خا قاف تەمەن 56 ساڵ دەستگیر کرد و دەست بەسەر چەکی بەکار هاتوو داهات لە جۆری کلاشکۆف و ڕەوانەی دادگاکرا بە پێی مادەی 406 لە یاسای سەردانی عێراقی. تاوانی چوارەم هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر لە بەدواداچوونێکی چڕدا دوای وەرگرتنی زانیاری بەبوونی تۆمەتبارێک لە شاری هەولێر لە ڕێکەوتی 27 پێنج تۆمەتبار ساد سین ئەلیف دەستگیر کردو و دانینا بە تاوانەکەی کە لە ڕێکەوتی 23 پێنجی 2021 هەڵساوە بە کوشتنی کەسێک بە ناوی عەلی لە شاری بەغدا و هاتوو بۆ شاری هەولێر خۆی حەشاردا بوو بە مەبەستی هەڵاتنی بۆ وڵاتی تورکیا و بە پێی مادەی 406 لە یاسای سەردانی عێراقی ئێستا ئەو کەسەش لە هەولێر دەست بەسەرە. تاوانی پێنجەم هێزەکانی پۆلیسی پارێزگای هەولێر لە ڕێکەوتی 28 پێنجی 2021 تۆمەتبارێکیان دەستگیر کرد کە فەرمانی دەستگیرکردنی هەبوو بە پێی مادەی 405 بڕگە 31 و ڕادەستی دادگا کرا. شەشەم هێزەکانی پۆلیسی پارێزگای هەولێر تۆمەتبارێکیان بە ناوی ها ساد ئەلیف دەستگیر کرد و لە کاتی دەستگیرکردنی ڕوبەڕووی هێزەکانی پۆلیسی هەولێر بووە بە نارنجۆکی دەست ڕوومانە و دەستگیر کراوە کە فەرمانی دەستگیرکردنی هەبوو بە پێی مادەی 495 لە یاسای سەردان و لە کاتی دەستگیرکردنی دەست بەسەر نارنجۆک و چەکی کلاشکۆف و هەروەها بڕێک مادەی بێهێژبەردا گیرا. زۆر سپاس بۆ ئەوەی خۆشەویست کەوا لەو چەند ڕۆژی ڕابردوودا خۆتان زانیتان چەند ڕووداوێکی کوشتن ڕوویدا بوو، بەڵام هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر توانیان یعنی 11 تۆمەتبار دەستگیر بکەن
لەو تاوانانە کوشتن و بەکەدانی سەرەکی تاوانی کوشتنەکانیش بوون و دامانە دادگا و توانیمان بیان دەینە دادگا و